كرة ديارة. السلام عليكم. شوني دنگو باسط وزد شونه شكر باشی چاشی وزد باشا شكر باشی هات چاومان لێ بوو لە دوورەوە وتمان با مەرحەبا چی بکەیت قوربان بەتەما کوێ ئێستا بەم بەیانیە والله بەیان بڕۆم بۆ ناو باخ و باخات و ئەو شتانە خوا پێچێ بێتاقەت بی لە ماڵەوەی تر پیا بچێتە ناو باخ و باخەت لە ماڵەوەی دارە ناکەم برا بۆ جمعی دێەوە وانە ئیشەڵڵا ئەیدا لا دێ بۆچی خۆشە وێنە برا من قەرار ناگرم برا دەچمە دەرە قەرار ناگرم ئەی تۆ با بڵێن ئیشەڵڵا شتێکی شت هەیە باخێک شتێک چیت هەیە وەڵا میوە هاتم هەیە دێم یا وەڵا بەراوە بەراوە هەڵوژەیە و ئەو شتانەیە ئەی ڕەزە دێم شتی چ نییە بەرە وەڵا ڕەزیشم هەیە تۆ پێم بڵێ بڕیوتە و بەرپاسی کردووە ها ڕێک لە شوێ لێرە ڕستمی بگەین ها چاو لێە وەڵا پێچێ کاڕوشتیشی هێنابێت ئەوە دیارە تۆ پێم بڵێ ئەگەر ئاوا بە قوت بێت دەوکە بۆ دەوکەی چۆن نەدۆکەی نییەوێ فێنکە ئەی باشە خر شوێنی فێنک بۆ دەوکە تۆزە خراپ نییە بەرەوەڵ نەوەڵا نییە چەند ساڵانەی بووە ماشەڵا بە قوتە مێوە یەشی واسێشی لێوێ ماشەڵڵا چێڵاوتە تۆ دەبن مێوەم کردووە کردووە خۆ ئەم دەرمانە پیسەکە لێ نێەوە نانەلی نادەم بەخوا ئەو مێ وشکەکە هەرا وەڵا برا وشکێکە ساڵان وشکێکە وەڵا ڕاو بڵێ چوالە شتن نییە چوالەشمان هەیە چوالەشمان هەیە ئەم ساڵ شکر چوالە هەیە وەڵا کەمە ئەم ساڵ ئەرە وەڵا لەم شار باژێ ڕێ ڕەنگە گوڵەکەی وەرانن نازانم تەرزە لێ شمێ کات وا شمێک وا شمێ کات هینەکەی وەران ئێستا هێنم هەیە هەرمێ ناسکەم هەیە بەک خۆڵی گوڵی پێ بکەچی واشمەکە هەمووی گوڵەکەی وەران من گوتم لەوانەیە سار بوو بێ بەستوو بێتی گوڵەکەی لەوە وەرابێ مەزمادەم بۆ شمێ کات ئەوە وەراندی گەورە سەلامەتت کە یاخوا سەلامەت بیاخوا حتمما بە گوێ درێژەکاژی خۆ بە پێ ڕسمی بگەین Iyi.